وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەمەیان لە بروکسل پێداچوونەوەیان کرد بە گەمارۆنەوەیەکانی سەرگەل و ڕێکخراوەکانی ئێران سەبارەت بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لەسەر کورتکردنی خۆپشاندەرانی تاران و دابینکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ رووسیا. هەروەها وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا باسییان لە پاکجی نوێیەمی سزاکانی رووسیا کردووە کە بڕیارە نزیکەی 200 کەس و لایەنی دیکە بخەنە لیستی سزاکانی یەکێتی ئەوروپاوە. جۆزەف بۆڕێلی بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا هیوای خواست کە ڕێککەوتنێک لەو بارەیەوە بێتە دی. ئێمە بڕیارە پاکێجێکی یەجگار سەختی سزاکان دژی ئێران پەسەند بکەین. گفتوگۆیەکی ئاسان نەبوو لەگەڵ هاوکارەکەم وەزیری دەرەوەی ئێران، چونکە ئەگەر باز لەوە بکەین کە لە ناوخۆی وڵاتدا ڕوودەدات دامینکردنی چەک بۆ رووسیا، ئەم دوو کەسە لە سێدارە دراون، ئەوە دەبێت ئێران لەوە تێبگات کە یەکێتی ئەوروپا بە توندی سەرکۆنەی دەکات و هەر هەنگاوێک لە تواناماندا بێت دەیگرینە بەرە بۆ ئەوەی پشتگیری لە ژنانی ئێران بکەین بۆ پشتیوانیکردن لە خۆپشاندەرانی ئاشتی خوازانە و بە دڵنیاییەوە ڕەتکردنەوەی سزای مەرگ. وەزیرەکان هەروەها ئامانجیان ئەوەیە کە 2 ملیار یۆرۆی ئەو سندوقە زیاد بکەن کە وڵاتانی ئەندام بۆ دابینکردنی دارایی کڕینی چەک بۆ کیف بەکاریان هێناوە، بەڵام بە شێوەیەکی بەرچاو لە ماوەی نزیکەی دەمانی شەڕی ئۆکرانیادا کەم بۆتەوە. لەلایەکی تریشەوە وا چاوەڕوان دەکرێت وەزیرانی دەرەوە ڕێگا بۆ ئەرکێکی سەربازی 3 ساڵ بۆ نەیجەر خۆش بکەن، لە سەرەتادا 50 بۆ 100 سەرباز و دواتر تا 300 سەرباز بۆ ئەوەی یارمەتی ئەو وڵاتە بدەن بۆ باشترکردنی لۆجستی و ژێرخانی وڵاتەکەیان. شایان پاشا بۆ راپۆرتی کلمنت ڕۆسینگۆڵ، دەنی ئەمریکا، واشنگتن.